چی دەکەن بە سپۆنسەری ماجدیلاند. هەموو حزبەکانی باشووری کوردستان بگرە عێراقیش ئێستا چاویان لە پارتیە بۆ هەڵبژارتنی پەرلەمانی عێراق چی دەکات؟ بەنیازە بوو 4 ساڵی دیکە لە بەغدا پارتی چی بکات سەنگەر؟ بەشداری ئەم جارەی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی عێراق لە کاتێکدایە کە پارتی ڕابەرایەتی گشتپرسی سەربەخۆیی باشووری کوردستانی کرد. ئایا کە چووە بەغدا چی لە ئەنجامەکانی گشتپرسی دەکات؟ دەرەنجامەکانی گشتپرسی وەکو دوکومنتێکی یاسایی مێژووی لە دەست پارتی و باشووری کوردستاندایە. پارتی دەڵێ سەنگەر سازشی لەسەر ناکەین. هەموو ئەمانە لەگەڵ نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی چی دەکەن باز دەکەین. ئەمە بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانە و جێگری سەرۆکی پارتیە سەنگەر ینی خۆش نییە ها سەرۆکی حکومەت بی خەڵ ڕەخنە لێت بگرێت خەڵ بڵێتن ینی بەردەوام قسە لەسەر تو بێ لە پێش چاو بێ. ئەوە ڕاستە هێویدار بەڵام بە دیوێکی دیکەشدا خۆشە بەوەی کە بەیانی باش بەوەی کە خزمەتی خەڵکەکەی بەوەی کە بەرپرسیارەتێکت لەسەر شانم کاک نێچیروان بۆ بەرنامەی چی دەکەن چی دەکەنەوە؟ مشغولين مشغولی چین کاک نێچیروان؟ مشغولي حكومتين ومشغولي إيش وكارين مشغولي هالبجاردنين وهمويتي کاک نێچیروان کاتی خۆی لە سلێمانی مقابلەکەم کرد لەگەڵ جەنابەت وتم گرێ دەکەیەوە ئێستا گریش هەر ماون گریەکان کراونەتەوە مەسەلەن لەگەڵ تورکیا گرێ هەبوو کاک سەنگەر لەگەڵ ئێران لەگەڵ بەغدا هەرتون بوو لەگەڵ تورکیاوە قفل درابوو کاک نێچیروان چەند بوونەتەوە؟ نا ئێستا ئەگەر خۆ شتەکان دەبێ بەراورد بکرێ وەنیە؟ تۆ ئێستا بەراوردی ئێستا بکە لەگەڵ 3 مانگ لەمەوبەر فەرق زۆرە کاک یەک جۆر زۆر فەرق زۆر گۆڕاوە زۆر فەرقەکان ئەو گریانەی کە جەنابەت باست دەکرد ئێمە دوای ڕەفراندۆم لە دەرەوە طبعاً بە دەست پێشخەری سەرۆکی فەڕەنسا ماکرۆن دوای ئەوە مێرکل دوایەوە وڵاتانی تری ئەوڕۆپی لە ڕووی دەولیەوە ئەو گریانە کرایەوە. کاک نێچیروان بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە لایەنەکان زۆر ئێستا تەرکیزیان لەسەر ناوخۆ شکاندنی یەکدیە ئەوەندە تەرکیزیان لەسەر بەغدانێک کە دەچنە بەغدا دەبێت چی بکەن؟ قسەی ئێوە لەم بارەیەوە چیە؟ ئایا پارتی کە هێشتا دەستی پێ نەکردو بە گەرمی کە دەستی پێکرد ئەو چی دەکات؟ ئەوەی ئێستا حقیقات من پێم وایە زۆر زۆر خراپە ئەم یەکتر شکاندنە چونکە نازم ئەمانە تێنۆگەن هەڵبژاردن بۆ ناو هەرێمی بۆ پەرلەمانی کوردستان نییە هەڵبژاردن بۆ پەرلەمانی عێراقە و ئیسپاتیش بووە ئەگەر کورد لە بەغدا یەکدەنگ نەبێ و کۆدەنگ نەبێ لەسەر پرسەکان کەس بە تەنها هیچی پێ ناکرێ. ئەم یەکتر شکاندنەی ئەمڕۆ لە ناو هەرێمی کوردستان هەر یەک تەسها یعنی وا بڵاو دەکەنەوە کە ئەنەما هەڵبژاردنەکان هی کوردستانە و هەر خەریکی یەکتر شکاندن بەڕاستی ئەمە وەکو پارتی ئێمە زۆر پێمان ناخۆشە ئێمە دژی ئەوەشین ئێمە پێمان وایە دەبێت یەک ڕێزی هەبێ هەرچەند بین ئێمە خۆی هەمووی کورسیەکانی کورد بە تێکڕا لازم دەگاتە 55 یعنی لەوە زیاتر ناچێ باشە تۆ ئەگەر پەرتەوازەبی بە 55 کورسیەوە چت پێ دەکرێت و ئەم بانگەشەی ئەمڕۆ یەکتر شکاندنەی کە ئەمڕۆ من لە کوردستان دەیبینم لە تەلەڤیزیۆنەکان و لە بانگەشەی هەڵبژاردن و بەرنامەی چی دەکەن و ئەمانە وەڵڵاهی ئەوەندە خراپ هەتا بڵێ چونکە هەتا کورد یەک ڕێز بێ هەتا کوردستانیەکان یەک ڕێز بن ئەو وەختە دەتوانن هەندێک شت بۆ هەرێمی کوردستان دەستە بەرکەن بەم پەرتەوازیە هیچیان پێ ناکرێت. نێچیروان خەڵک چاقۆی خۆی خۆش کردووە بۆ حکوومەتی کوردستان ئەمە گەندەڵێن ئەمە موچەی خەڵ نادەن ها بینیوتان پاشە کەوتی موچە ناهێلن ئەی حتا بەرەم ساڵ هەڵیکاکە خوا عیب نییە مەسەلەن پێشمەگەنی و موچەی وەرەگری هەموو ڕووی لە ئێوەیە ئێوە پارتیش ئێوە چی دەکەن ئێوە ڕوتانەکێ دەبێت خۆی بانگەشەی هەڵبژاردنە یعنی ئەم ئیشانەی کە دەکەن بەس بۆ هەڵبژاردنە ئەگەر ئەوانیش لە جیاتی بێن لە جیاتی ئێمەدا بنیشن لە ئەوەی ئێمە دەیکەن ئەوەندە زیاتریان پێ ناکرێت یعنی ئەوە خۆشیان زۆر دڵنیان چونکە وەزعەکە وایە یعنی معقولە حکوومەتێک بتوانێت موچەی تەواو بداتن و موچە بە هەوڵاتیانی خۆی نەدا یعنی ئەمە ئەسڵ معقول نییە
لەبەر ئەوە من پێم ئەوە زیاتر بۆ ئەوەیە خەڵک بە شێوەیەک هاان بدرێت کە دەنگیان پێ بدەن ئەگەرنە لە واقع هیچ شتێک ناگۆڕ. کاک نێچیروان لە چاوپێکەوتنێکدا دەڵی لە دەستکەوتەکان هەموو دەبنە شەریکی پارتی، بەڵام کە شتێکی خراپ ڕوودەدا هەموو پارتی بەرپرسیار دەکەن. پێتان وایە ئێستاش هەرلایەنەکان بەردەوا منەوە وتیشت کە پارتی لە هەردوو حاڵەتەکە شان دەداتە بەرپرسیارەتی؟ حقیقەتێکە ئێستا باس ئێستا هجوومە لەسەر ئەوەی کێ ڕەفراندۆمی کردووای ڕەفراندۆم باش بوو خراپ سەیری میدیاکان بکەن، بەڵام پێش ڕەفراندۆم هەمویان بە شانازیەوە لەسەر سندوقی دەنگدان بوون و دەنگیاندا. یعنی من داوا دەکەم خەڵکی کوردستان خۆیان تەقیمی ئەمە بکەن ئەمە مانای چییە؟ ئێمە وامان نەگوتووە، تەحملی مەسئولیەتەکەشمان کردووە، شانیشمان داوەتە بەری و ئینشاءڵڵا چاکیشی دەکەینەوە و باشتریشی دەکەین، ئەوە بەش بە حاڵی خۆمان. بەڵام ئەوانەی کە پێشتر بە شانازیەوە دەچوونە سندوقی دەنگدان معقول ئەمڕۆ لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و ئەوانە دژی ئەوە قسە بکەن و ئێمە لەگەڵی نەبووینەوە بوو ینی دەبێ مەسئولیەت تحمل بکرێت. کاک نێچیروان ڕکابەرەکانی پارتی و هەندێک خەڵ دەڵێن ینی چونە پارتی ڕابەراتی پرسی گشت پرسی کرد لە باشووری کوردستان بۆ سەربەخۆی کوردستان ئێستاش بانگەشەکە بۆ هەڵبژاردننی عێراق، ئەمە دژبەیەکێک تەناقوزێک نییە لە هەڵویستی پارتی؟ ئێمە هیچ دژبەیەکتر نییە، ئێمە پێشتریش کە باسی ڕەفراندۆممان کردووە یەک قسەی ئێمە دەربێنن گوتمانە بە زۆر ئێمە ئەم ئیشە دەکەین، گوتمانە هەمووی بە گفتوگۆ دەیکەین، گوتمانە بە دانوستاندن لەگەڵ بەغدا دەیکەین، گوتمانە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکان چارەسەر دەکەین و ئێستاش عینەن ئەو سیاسەتەی ئێمە نەگۆڕاوە. مەسەلەی مافی چارەی خۆنووسین بە نسبەت گەلی کوردستان شتێکە نە ئێمە دەتوانین تەنازلی لێ بکەین نە هیچ کوردێکیش. ئەوەی ئێمە پێمان وایە لەو مەرحەلەیە ئێمە دەتوانین لەگەڵ بەغدا لەسەر مێزی گفتوگۆ مفاوەزات بگەینە حەلێک کە لە بەرژەوەندی گەلی کوردستان بێ و لە بەرژەوەندی عێراقیش بێتن. ئێمە ئەوەمان پێ ئەوەیە مهمە. ئایا چەند تەسیرمان دەبێت لە بەغدا؟ ئێمە نابێ بەغدا بەجێ بێڵێن، اینجا بۆ هەر شتێک دەڕۆین. بەغدا هاوبەشی ئستراتیجی ئێمە دەمینێتەوە، بەڵام ئەمە هیچ لە مەسلەی ئێمە ناگو. ئەگەر ئێمە بەرەو فدرالی بڕۆین، کونفدرالی بڕۆین، سەربەخۆیی بڕۆین، هەر شتێک بڕۆین، بە تەسەووری ئێمە بەغدا دەمینێتەوە هاوبەشی ئستراتیجی هەرێمی کوردستان و ئێمە دەبێ لەگەڵ بەغدا بگەین بە تەفاهمێکی مشتەرەک لەسەر ئایندەی کوردستان. حەز لە لێخوڕینی ئۆتۆمبیل ئەکەن وڵاکە حەز بکەن بوون بەنازم دەزانم لێ بخڕم لێ بخڕم ئارەوەڵەوەرم گرتوە ئەوەرە من لێ دەخڕم ئۆتۆماتیک ئەوە مشکلە نیە وەرن بۆ ئەگەر نەمزانی دوایی هەر بەوە دەبێت ئەوە دەبیتەوە چۆن دەبیتەوە بابە فەرمونون سوار بوون اینجا کۆکە وەرە بزان ئەمە لەکوێیە هەڵە بەڵام بەس پشتەوە نۆبینم ئەوە کۆمیرێ کامرە ئەسەر بزانم پێی کامرەی لێ خۆڕم جەماعەت نیشمان برێک خۆسایەکە عەجۆیە کاک نێچیروان جەنابەتە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانەیە و لە ناو پارتیش دەسەڵاتت هەیە، نرخی دەسەڵات لای جەنابەت چەندە؟ وەڵڵاهی دەسەڵات بەڕای من ئەگەر بۆ خزمەتکردنی خەڵک بێ باشە، بەڵام ئەگەر مەوزوع خزمەتکردنی خەڵک نەبی بەخۆ دەسەڵات چ قیمەتی کاک نێچیروان بۆ بانگەشەی هەڵبژاردن پارتی تۆزە سیستی پێوە دیارە بە تایبەتی لە گەرمیان و پارێزگای سلێمانی ئەو بۆ وایە؟ وەڵی دەکرێت لە تەنزیماتی پارتی پرسیار بکرێت بەڵام خۆ ئامادەکردن هەیە، ینی خۆ ئامادەکردنێکی باشیش هەیە. ئێستاش خۆ وەختەکە ماوە هەمووی بە ینی ئەوە نییە بڵێ وڵا هەمووی تەواو پارتی حقیقەت ئیش لەسەر تەنزیماتی خۆی دەکەوتن. ئێمە حەزمان زۆر بەم شەڕە پەڕۆیە نییە ئەوەی کە ئێستا دەکرێتن و ئەم ئیسراحەتی خەڵک تێک دەدرێتن حقیقەت تا ئێمە حەز ناکەین وا بێت. کاک نێچیروان ئەو ڕۆژە لە هەولێر وت حەزبی یەکەم دەبین، ئەنی پشت بە چ دەبەستن و هێزی یەکەم دەبن پشت بە دەنگی خەڵکی کوردستان دەبەستین، پشت گەرمین بەوەی کە کوردستانیان باش دەزانن کە پارتی ئەو هێزەیە کە دەتوانێت مافەکانیان بۆ دەستەبەر بکات و هەوڵی جددی بدات. ئێمە پشت گەرمین بە دەنگی خەڵک.
کاکی چۆن دەسەڵات خۆشە ئینسان لە دەسەڵاتی دابێتێن چاوە خۆشە و چاوە نەخۆشە والله خوشيون طبعا بالتاكيد انسان اگر بلا والله ناخوش او هيك وانيه والله مسؤوليتيش هذا صلاه شيء مسؤوليته وتو كذا صلاتت هبه دبي او مسؤوليتش قبول بكي لا چوارچوي او د صلاتي كهته چون تصرف بكي هموشتك ضريبي خوشي هيا او انيه بلا والله دتواني هموشتك بكي تو بتوا چون كذا صلاتت هيا ده صلات بو معناه نيه بەکاری بینی بۆ هەموو ئەو شتێک کە خۆت حەزت لێت مەسئولیەتە دەبێ هەز بە و مەسئولیەتە بکەیت زۆر جار خەڵ دەڵێت کاکەوانی کە دەبنە دەسەڵات هەر ناخەون خەویان لێ ئەوە بووە 24 ساعتە بێ ئاگای لە وڵاتە بێتن حتا کەی ئەخەوی کەی هەڵدەسی بۆ وەڵام من ڕۆژانە من زوو لە خەو هەڵدەستم یعنی زوو چیە مازم بە پێوەری ساعت 6:30 ئەوها 7:30 ئەکسەریەت زۆر لە دەوام لە مەکتەبی خۆم 7:30 بەیانیان 7:30 بەیانیان حوت هەتا یعنی بینی 7:30 و هەتا 8 ڕاضەش دەکەم بەڵێ من وەختی مەسەلەی ڕاضەشم داناوە ڕاضە جاران زۆر ئەوەم دەکرد ڕاکردن ئێستا پایسێکم دەکەم شاخەوانیش زۆر دەشە شاخەوانیش ئەوە بەبەردەوام ئەوەی کە پێم بکرێت لە بەتایبەتی بەهار لە فەسلی بەهار پاییز لەگەڵ هاوڕێیان و ئەوانە شەخەوانیش دەکەم کاک نەچیروان دوایەوەی کە جەنابی سەرۆک ئەو پوسەی نەما ئێستا ئەرکی ئێوە قورستر نەبووە خۆی بەتەکیید ئەرکەکە دوای طبعا ڕێفراندۆم قورس بووە بەڵام بەتەکیید ئەوەی ئێستا ئێمە دەیکەین هەمووی بە پشتیوانی و بە دامی جەنابی سەرۆکە منە بڵێ ئەو پشتیوانی نەکە ئەو پشتیوانی دەکات دامی 100% يعني هەنگاوەکانی کە دەیکەین دام دەکەوتن پشتیوانی دەکەوتن و حتا لە پەیوەندی خۆشی لەگەڵ کە عەبادی تەلەفۆنی بۆ کرد تەکیدی کردەوە کە پشتیوانی هەموو ئەو هەنگاوانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیکرد کاک نەچیروان بەڵام کاک مەسعود ینی کەمتر دەبیندرێ لەم بەتایبەتی بانگەشەی پارتی و کۆڕکۆبوونەوەکانی پارتی بۆ بانگەش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق خۆی ممکنە کەمتر ببینرێت یان بەڵام ئەوە بە معنە ئەوە نییە کە ئەو دامی نییە بۆ ئەو پرۆسەیە حقیقت ینی ئەبەدەن معنە ئەوە نییە کە مشەڵا دەبینرێت ئەو بوورە کاک نەچیروان ئەو دەیەوێت خەڵکی کوردستان و بەتایبەتی ئەندامانی پارتی دەنگ بەدەنگ بۆم هەڵبژاردنە بەڵێ ئەو دەیەوێت خەڵکی کوردستان ئەندامانی پارتی دەنگ بدەن بۆ ئەم هەڵبژاردنانە و پێ طبعا ئەو لە ئەوەی کە بەنسبەت ئەو مهم بوو گرنگ بوو یەکەم شت حقت یەکەتی ڕیزەکانی کورد بوو لە دەست پێکردن ئەو حەزی دەکرد چی دەکەم بۆ ئەو حەزی دەکرد هەموو پێکەوە بڕیارێک بدەین پێکەوە بڕیار بدەین یان بایکۆتی هەڵبژاردن بکەین یان پێکەوە ئەگەر مافە دەستوریەکانمان جێبەجێ ناکرێن هەمومان پێکەوە لە بەغدا بکشینەوە بەڵام وەزعی کوردستان زۆر بەداخەوە یەک ڕیز نین زۆر لە کوردستان زۆر پەرتەوازەی ئێوە چی دەکەم بۆی کە دەچنە بەغدا یەک ڕێزی کورد بپارێزن لەوێ بەقوت دەرکەون شتەکەیە پلانێکەیە دەستکەوتی زیاتر خۆکە هیویدار بۆ من پێت بڵێم ئەگەر کورد پەرتەوازە بێ و یەک دەنگ نەبێ هیچی دەست ناکەوێت لە بەغدا ئێمە پلانمان هەیە بەڵێ ئێمە دوای هەڵبژاردن بە تەکید پلانی ئەوەمان هەیە کە هەمومان پێکەوە دابنیشین و یەکگرتوو بین یەک ڕیز بین چونکە چۆن ئەم هەڵبژاردنەکانی عێراق مهم تۆ چەند کورسیت هەیە چەند دەنگت هەیە بەڵێ ئەوە مهمە پێوەرێکی مهمە بەڵام ئەوە لەوە مهمتر ئەوەیە هەڵبژاردن دوای ئەوە تەحالفاتی دوای هەڵبژاردن مهمە ئەرێ سایقێکی چۆن بووم جەماعەت باش نەبووم بە سایقێکی باش بوو زۆر بەس لە تەسۆن هەر لە تەسەدەدا هێوش نەکرد والله بەس هەر باش بوو خراپ نەبوو ئەم بار نەکەم تەواقعات کردی ئەمن وا بم لە سایقی وەنیە بۆڕی نەوتی ئێمەیاندا نەخست ئەمانە شتی زۆر گرنگ بوون کەم نەبوون بۆ هەرێمی کوردستان ئەمانیان هیچ نەکرد ئەمە باش ئەوانە هیچ دەواازەیەکە بوو بۆی وڵاتانی دیکەش بێنەوە سەرخات مثلەن تورکیانەی کرد مادەم تورکیانێک کرد وڵاتانی دیکەش چاو لە تورکیا خۆی ئەمە بەرژەوەندیەکی هاوبەشە
مثلا ئەگەر تەسەور بکە ئێمە لەگەڵ ئێران چەندین دەواازەی حدودیمان هەیە یعنی ئەم دەواازە حدودیانە بەس بۆ ئێمە گرنگ نین بۆ ئێرانیش مهمن چونکە خەڵکی ئەو سنوورە زۆر ژیانی ڕۆژانەیان لەسەر ئەم دەواازانەیە لەبەر ئەوە طبعا بە سوپاسەوە حقیقەت کۆماری ئیسلامی ئێران دەواازەکانی کردەوە و ئەوەی تورکیاش هەر وەکو خۆی ما بوو وەرئینی وەزعەکە ئێستا باشترە لەو کاتە دەگەڕینەوە بۆ عێراق ما دوخۆڵ بوو سێ خۆڵ بوو پستی سەر و کومار پشتی کورد بوو ئەم هەڵبژارتنە پێتان وایە هەر بۆ کوردە بێ و ئەگەر بۆ کورد بوو کاکسەنگەر مەسەلەن دەدەنە کێ بەخوا من پێم وایە بۆ کورد دەمینێتەوە تەسەوڕ ناگەم بۆ کورد نەبێ چکێک لەو پۆستانە بە تەکید بۆ کوردە سەرۆک وەزیران تەسەور ناکەم پەرلەمان بۆ ئێمە مهمە بەڵام ئایا پێکهاتەکان لەسەرەوە ڕێک دەکەون کە ئەو پۆستە بدرێ بە کورد ممکنە پێمە هەر احتیمالی ئەوەی کە سەر و کۆمار بدرێتەوە کورد هەیە حتا ئێستا ئەو بابەتە یەکلا نەبووتەوە بۆ کێیە لەناو کورد نا لەناو کورد ئەگەر بدرێتەوە کوردیش هەتا ئێستا یەکلا نەبووتەوە دەبێ ئەوە هەندێک حساباتە کە دەبێ هێزە سیاسیەکانی کوردستان قسەی لەسەر بکەن و بڕیاری لەسەر بدەن و متأکدم وا بە ئاسانینەوە ینی مەرج نییە لە دوو خولی ڕابردوو بۆ لە سێ خولی ڕابردوو بۆ یەکێتی بوو مەرج نییە ئەمجارە بۆ یەکێتی بێ مەرج نییە ناوەڵڵا هیچ مەرج نییە مەرج نییە بۆ ینی لایەنەکان دەبێت دابنیشن و ڕێککەوتنی لەسەر بکەن ئەوەی جاران وەزعەکە فەرق بوو وەکو ئێستا نەبوو جاران مام جەلال بە ڕەحمەت بێ ئەو وەختە مام جەلال هەبوو جەنابی سەرۆک لێرە ئەو مەسئولیەتەی هەبوو وەکو سەرۆک یارین ئێستا شتەکان هەمووی بە ناوعێکی تر گۆڕاون لەبەر ئەوە بە تەکید شێوەی بڕیاردان و گفتوگۆش لەسەر ئەم بابەتە شێوەکەشی دەگۆڕترێ وەکو پێشتر نەبێ کاک نێچیروان فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاویان لەوەیە پێداچوونەوەیەکی زیاتر بە پاشەکەوتی موچە بکرێ ئایا هیچ پلانتان هەیە کە پاشەکەوتی موچە بە تەواوی لا ببن هەندێک ئەڵێن پاشەکەوت و هەندێک ئەڵێن پاشە کەفت پاشە کەفت فەرق چییە؟ وڵا لە پاشن و کەفتن و نیە پارە نەما و پاشگەڕان و کەفتن و فعلا وەیل ئەوەلێ پاشبی و کەفتیش ئێمە خۆشحاڵ بووین بەوەی کە توانیمان لە ماوەی دوو مانگی ڕابردوو توانیمان دەستکاری ئەو پاشە کەوتە بکەین بە نەوعێکە باشتر بێ لە جاران طبعا حقیقەت ئەمە جێی خۆیەتی دیسانەوە ئێمە وە بیرخۆمان بێنینەوە ئێمە بەڕاستی لە 2014ەوە چەند ساڵێکی زۆر سەختمان لە هەرێمی کوردستاندا تێپەڕاندووە ئەگەر خۆڕاگری و تێگەیشتنی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبووایە دۆخەکە زۆر خراپتر بوو لەوە یعنی من لێرەوە دیسان ئەم فرسەتەش دەمەوێت بڵێم ئێمە سوپاسی تایبەتیمان بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان هەیە بە تێکڕا چکە تێگەیشتنی تەواویان هەبوو لەو سەختیەی کە تووشی هەرێمی کوردستان بۆ اینجا لە سەرەتا بڕینی بودجە دوای ئەوە شەڕی داعش هاتنی 1,800,000 ئاوارە و پەناهەندە دابەزینی نرخی نەوت بە شێوەیە قەت چاوەڕوان نەدەکرا ئەمانە هەمووی یەک لە دوای کێشەی یەکجار زۆر گەورەی بۆ هەرێمی کوردستان دروست کرد کە دیسانەوە ئەگەر تەحمل و تێگەیشتن و پشتگیری هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبووایە بە تەکید وەزعی هەرێم بە شێوەیەکی تر دەبوو ئێمە خۆشحاڵین بەوەی توانیمان دەستکاریەکی باشی موچە بکەین بەڵام بەو هیوایین کە ئێمە بتوانین ئەسڵەن ئەم بابەتە نەبێتە بابەتی میدیا وای لێبێ هەموو ڕۆژەهای فلان وەخت فلان وەزارە دەدرێ و فلان ئەوە دەدرێ ئەوە تەواو ببێ بە تەبیعی و هیچ شتێکیش بە ناوی پاشەکەوت نەمینێتەوە پلانتان هەیە کەی پلانمان هەیە خەبەرێکی خۆش ئێمە پلانمان هەیە بە تەکید کە نەمینێ تەکید کە بەڵێ کە نەمینێ بەڵام ئەگەر حساب بکەیت چونکە بۆ ئێمە ئەوەی ئەو موچەی کە دەدرێ بەپێی ئەو داهاتەیە کە خۆمان هەمانە بە تەکید کە دەبینین داهاتی ئێمە زیاتر دەبێ و بەپێی ئەوەی کە لە بەغداش وەری دەگرین کە ئێمە ئێستاش لە گفتوگۆیەکی جددی داین لەگەڵ بەغدا بۆ ئەوەی هەندێک لەو کێشانەی نەوت و ئەوانەش چارەسەر بکەین بە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لەگەڵ بەغدا کە من خۆم
خۆشببینم بەوەی کە دەتوانین هەندێک چارەسەر بکەین من پێم وایە ئەو پۆشەکەوتە نامینێ دڵیەکەیە کەمەی ئەم 380 میلیاری لە عێراق دێتن حتا سەر نەبێ ئەڵێن دوای هەڵبژارتنە ڕێککەوتنێکە لە بینی کاکنێکیوان دار ملیارێک زیاد مەکە 370 گوتی چەند هەشدا ڕاستە ملیۆرێک زۆر ملیارێک جاران نییە زۆرێک زیادی ملیۆرێک 370 هەنیاڵێن کەستنێکە بینی جناب تو کاک عبادی بۆەوەی حتا هەڵبژارتن تێپەڕینن و ئێتر وەکو جاری جاران کاکە سەریان لە عبادی شێواندە بوو ئەمان ئەم لانانەی کەم بەردەوام بۆ بەغدادە چون سەریان لەو سەرۆک وەزیرانە تێکدا بوو کامەی ڕاستە کامەی ڕاست نییە چ شتێک تەواوە بەڵام بە خۆشحاڵیەوە لە نەتیجە ئەو لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەڵس و کەوتی کرد و ئەو ڕێکەوتنەی ئێمە ڕێکەوتنێک نییە کە موەقەت بێ بەڵێ پێویستی بە قسەکردن هەیە بۆ ئەوەی بە تەواوەتی تەسبیت ببیتن ئەو مەوزوعە بەڵام ڕێکەوتنێک نییە بینی بەندە و جەنابی سەرۆک وەزیران کە موەقەت بێ بە سوپاسەوە ئەو وەکو سەرۆک وەزیرانی عێراق ئەو بڕیارەیدا و بڕیارەکەشی ڕاستە درەنگ دای بەڵام لە نەتیجەی ئەو سەر لێ تێکدانەی کە خودی هێزەکانی کوردستانی سەریان لەو برادرە تێکدا بوو نەیدەزانی چی بکات بەڕاستی هەتا ئێمە بۆمان ڕوون کردەوە شتەکانمان پێک بوو ئەوانە گەیشتە قەنەعەت کە ئەوەی ئێمە پێی دەڵێن فعلان ڕاستە دروستە دەبێت لەگەڵ هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان قوارەی سیاسی هەرێمی کوردستان کە حکوومەتە دەبێت مامەڵەی لەگەڵ بکەوتن ئەو کێشەیە چارەسەر کرا خەڵکی پارتی لە سلێمانی بووین گلیان هەبوو دەیگوت ئەوەندە لە هەولێر ڕێگا دەدرێت بە حەزبەکانی دیکە لە سلێمانی ئەو حزبی لەوێ دەسەڵاتە ڕێگە نادێت بە پارتی ئەم جیاوازیە هەیە وڵی من خۆم نەمدیوە ڕاستی یعنی نازانم ئەو جیاوازیە بەڵام ئەگەر هەژبی نابی ببی چونکە دەبێت ئەو مەجالە بە هەموو لایەک بدرێ ئێمە لێرە ئێستا بە ئەحزابی عێراقی مەجالمانداوە هەم بانگەشەی هەڵبژاردن دەکەن لە دهۆکەوە هەتا دێتە هەولێر و دەچێتە سلەیمانی یعنی چۆن دەکرێت مەجال بە یەکتر نەدەین ئەمە یەک دووهەم بەڵێ ئەم هەڵبژاردنانە هەڵبژاردننی مهمن یعنی ئەوەی من پێم وایە دەبێ زۆر بە دقت لەسەری ڕابوەستن و من لێرەوەش لە ڕێگەی تەلەڤیزیۆنی ئێوەوە داوا دەکەم خەڵکی پارتی ئەم مەسەلەیە زۆر بە جددی وەربگرێ و بۆ ئەوەی بۆ بەهێزبوونی پارتی کە ئەگەر پارتی بەهێز بێ لە بەغدا دەستکەوتی زیاتریش بۆ هەرێمی کوردستان دەتوانێت دەستەبەر بکەوە پێچەوانەکەشی ئەگەر پارتی بەهێز نەبێ لەوێ بە تەئکید هەرێمی کوردستان زەرەر دەکەوت ئەمە حەقیقەتێکە لەبەرەوە دەبێ بە هەستکردن بە مەسئولیەتەوە ڕۆژی دەنگدان هەمویان لەسەر سندوقی دەنگدان ئامادە بن و دەنگیش بدەن ئەمڕۆژ هاتنە بە کوتایی بەرنامەی چی دەکەن زۆر بەخێر بێن تا بەرنامێکی تر من و سەنگەر لەگەڵتان دەبین کاکنیشیروان زۆر سپاس زۆر مەمنون ئەزیەتمان دای زۆر سپاس ویدار زۆر مەمنون سەنگەر زۆر سپاس بەخێر بێن چی دەکەن بە سپۆنسەری ماجدیلاند